ئەوانەی دەستیان گرتووە بە قورئان لە دنیادا بەرز دەبنەوە لە پێش قیامەتدا هەروەکو پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين وهو أم قرآن وخلقانك برز دبنوا خلقانك إيش كدجاتي دك نزمو بس دبن يكيد لو دزقاو لو سنترانيك براسي خزمت كاري قرآن جيبنجان ديار لكردستانا شوينيكي باشان كلينيكي باشان أمرو بو قلتو لم سردم فسادي وخرابيدا كدزقاي نوري حكمية بو پەروەردە و ڕۆشنبیری ئەمانە هەڵمەتێکیان ڕاگەاندووە هەڵمەتی کۆپیکردن و طبعکردنی 30,000 نسخ قورئان ئەوەی لەسەر ئێمەی مسلمانە خوا پێداوەکان کە هاوکاریان بین ئەوەندەی لە تواناماندا با ماڵەکانمان لەم شوێنانەدا سەرف بکەین بۆی بتوانین بۆ قیامەتی خۆمان شتێکمان کردبێت و دوجاریش ئەم قورئانانی کە طبع دەکرێن بەبێ بەرامبەر بەسەر خەڵکدا دابەش دەکرێنەوە خوای گەورە پاداشتی هەموو لاکتان داتەوە خوای گەورە هاوکارتان بێ کۆمەکتان بێت السلام عليكم ورحمة الله